ئازایەتی شوجاعەت یەکێکی تر لە صفەتە زۆر گرنگەکانی مرۆڤایەتیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پەڕی ئازا بووە، ئەو پەڕی قمەی ئازایەتی لە زمانیا لە جەستەیە لە قسەکانیا دەرکەوتووە. حتا ئیمامی عەلی ئەفەرمێ کە ئیمامی عەلی خۆتان ئەزانن پیاوێکی زۆر ئازا و چاو نەترس بووە، ئەفەرمێ لە کاتی جەنگەکانە ئەگەر ئێمە حاڵمان تۆزێک شپرس بوایە خۆمان ئەدایە پاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یعنی لە پاڵی پێغەمبەرە خۆمانمان حەشار ئەدا. شوجاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەنگی ئوحودە حاڵەتێکی زۆر ناڕەحەت بەسەری مسلمانانە هات. زۆرێک لە سەحابەکان لە پشتەوە کافرەکان هاتنە سەری مسلمانانە. مفاجعەیەک بوو بۆ مسلمانان، زۆرێک لە سەحابەکان ڕایان کرد، بەرگەیان نەگرت، حاڵەتەکە زۆر زەحمەت بوو. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنی خۆیان مابووە و بانگی لە مسلمانانە کرد کە وەرن بۆ لای من کۆ ببنەوە تاوەکو ئەو پەرتەوازەیە نەمێنێ لە ناو سوپاکەیە. دوای ئەوەی کەم سەحابەکان لە دەوری پێغەمبەری خوا کۆبوونەوە، یەواش پێغەمبەری خوا ئینسحابی پێکردن تا گەیان دێنێ کێوەکە. لە غەزای حونەینە سوپای ئیسلام کەوتە ناو دۆڵێک، لەم لەولاوە دوو جەوڵ بوو، دوو مەس کافرەکان کەمینیان بۆیان داناوە لەسەر شاخەکانەوە. لە هەموو لایەکەوە تیربانانی سوپای مسلمانانیان کرد. سوپاکە بە حیاتی سوپای ئیسلام ئەوە زۆر نەبووە وەکو ئەو ڕۆژە، یعنی وەکو ئەو ڕۆژە تا ئەو ڕۆژە بە حیاتی ئەوەندە زۆر نەبووە. 12,000 کەس بوون، هەر 12,000 ڕای کرد خۆشەویستەکان، هەر 12,000 بەرگەی نەگرت، چونکە حاڵەتەکە وەک باران تیر بەسەریان هات. بۆیە هەر یەکێ ڕایەکردە شوێنێک تا خۆی بشارێتەوە تا بەری ئەو تیرانەی بەرنەکەوێ. تەنها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عەباس نەبێ بەردەوام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەو پێشەوە ئەچوو کە بەسەر حوشترەکەوە بوو. ئەلەو کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئەنە النەبی لا کەذب ئەنە ابن عەبد المطەلب، ئەی فەرموو من پێغەمبەرم نەک درۆ، من کوڕی عەبد المطەلیبم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەو پێشەوە ئەچوو. ئەوە بوو عەباس هاواری کردە ئەوس و خەزرەج لەو کاتە ئەوان لایەن کردەوە هاتن گەشتن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. 12,000 کەس بەرگەی نەگرت، بەڵام بە 200 کەسەوە سوپای کافرەکانیان شکان، بە 200 کەسەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساحەکەی چۆڵ نەکرد. ئەگەر پێغەمبەری خوا ساحەکەی چۆڵ بکردایە، ئەگەر ئەویش وەکو ئەوان ڕای بکردایە، حاڵەتەکە زۆر زەحمەتە بوو. بەڵام سەرکەوتنێکی زۆر مەزن بەدەست هێنرا بەهۆی ثەبات و جێگیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. شەوێک لە شەوەکان دەنگێکی زۆر گەورە لە مەدینە بیسرا. دەنگەکە ئەوەندە گەورە بوو خەڵکی هەموو هەڵسان، خەڵکی هەمووی ڕاچەڵەکان لە خەو. ئەو کاتانە طبعاً دەنگ نەبووە وەک ئێستا، دنیا زۆر کب بووە، ئەم هەموو وەسائیلانەی کە ئێستا هەیە لەو زەمانە نەبووە. بۆیە دەنگەکە هەرچەندێ بوو بێ زۆر گەورە بووە لەو کاتە. لە کاتی ئەو دەنگە ئەو عالەمە هەموو ڕاچەڵەکان وە زۆر ئەترسان. کاتێک کە هەندێک لە پیاوەکان طبعاً دەنگەکە دیارە لەلایەک لە لاکانی مەدینەوە هاتووە، هەندێک لە زیرەک و پیاو ئازاکان هەڵسان و بکەونە ڕێ بۆ لای دەنگەکە تەماشایان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە وڵاخێکەوە لەوە دێتەوە، یعنی لە لای دەنگەکەوە دێتەوە. فەرمووی مەترسن، هیچ نییە، مەترسن، یعنی بیری لێ بکەرەوە خۆشەویستەکان. سەرکردە لای ئێمە آخر کەس هەڵەسێ لە خەو، یان آخر کەسە لە هەموو شتەکان. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەمانە کەونە ڕێ بۆ لای شوێنەکە بڕۆن بزان چی بووە تەماشاکەن، پێغەمبەر لەو لاوە دێتەوە و دڵنەواییان نەکاوەڵێ هیچ نییە و مەترسن. یعنی تەماشای ئازایەتی چاونەترسی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم. مەبەستمان لێرە کاتێ ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئازایە، پێغەمبەری خوا بەخشیندەیە، یا پێغەمبەری خوا بە ئارامە، یا پێغەمبەری خوا ڕاستگۆیە، یان ئەمینە، یان هەر سیفەتێک لە سیفاتەکانی تری پێغەمبەر باسەکەین، ئەمە خواوا دروستی کردو. خۆشەویستەکانم، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا ئەم سیفەتانەی تیا چاندووە تا ببێ بە قودوە و سەرمەشق بۆ ئێمەی مسلمان. ئەگینا وەکو خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یعنی مرۆڤێکە لە مرۆڤەکان، بەڵام خوای تعالی بەو شێوەی پێ کردووە تا ئێمە بیکەین بە قودوەی خۆمان.
و دڵنیا ببین لە پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو سیفەتانە لە هیچ کەسێکە نەبووە. ئیسا ئەگەر تەماشای سەحابەکان بکەین یەک تۆستێ بفکرە لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیسا ئەبوو بەکری سدیق باسی نەرمونیانی و صدق و ڕازگۆیی و بڕێ سیفاتێکن. عومەری کوڕی خەتاب باسی چاو نەترسی و عەدالەت و عومەر بەوە مەشهورە. باسی ئیمامی عوثمان ئەکرێ باسی حەیا و شەرم و هەندێک سیفاتی جوانی ئیمامی عوثمان ئەکرێ بەڵام سیفاتەکانی تری وەکو مرۆڤە. ئیمامی عەلی باسی هەندێک سیفاتی ئەکرێ بەڵام لە سیفاتەکانی ترا وەکو مرۆڤە و هەروەها ئەصحابەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوەی کە هەموو سیفەتە جوانەکانی تیا کۆ بۆتەوە و لە لووتکەشا بێ بەس رسول الله صلی الله عليه وسلم، بەس رسول الله صلی الله عليه وسلم هەرچی سیفەتی جوان هەیە لە ئەوە هەیە و لە لووتکەشایە، لە لووتکەشایە خۆشەویستەکانم، یعنی لە قیمەی ئەو سیفاتانەیە. هەر سیفەتێک ئەگری پێغەمبەر لە لووتکەیە بۆ ئەوەی تۆ هەوڵ دەی وەکو پێغەمبەر بی. بەڵام سەحابەکانی ترە یەکێ لە بوارێکایە. بۆیە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەر هەمویانەوە سیفاتەکانی پێغەمبەریان کۆ کردوتەوە. کاتێ بەهاتایی بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەنە سیفاتی جوانت لە ئەصحابەکانە ئەبینی وات ئەزانی پێغەمبەرستانە، وات ئەزانی ئەم شارە شاری پێغەمبەرانە، هەمویان سیفاتی پێغەمبەریان تیا بوو، هەر یەکێک و لە بوارێکە. بەڵام هەر هەموو سیفەتە جوانەکان لە ڕەسوڵ اللهەکەوە بێتەوە.